دیاردەی کۆچ دیاردەیەکی جیهانیە، ینی بەتەنیا لە ناوچەکەیمە بوونی نییە، بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتە دواکەوتوەکانەوەی کە ناوزەند دەکرێت بە وڵاتانی دواکەوت و کۆچەکەن بەرە وڵاتانی ئەوروپی بە تایبەتی هۆکارگەلێکی زۆر هەیە، هۆکارگەلێکی زۆر هەیە کە پەیوەندی بە کۆچکردنەوە. یەکێ لە هۆکارانەی کە لە ناوچەکەیمە نەبوونی هەیە نەبوونی هاونیشتیمانیەوە تا ئەو گەنجانەی بە تایبەتی کۆچەکان هەست بەوە ناکەن هاونیشتیمانی لەم وڵاتە، چکە مافەکانی هاونیشتیمانی دابینکردنی ژیانێکی خۆشە، ژیانێکی خۆشگوزەرانیە و بە تایبەتی لایەنی بژێوی ژیانی هۆکارێکی سەرەکیە گەنجان کۆچەکان و هۆکارێکی دیکە بوونی خەونی گەنجانە گەنجانیانەوێت لەو قۆناغی کە پێوتێ قۆناغی گەنجبوون خەونی گەنجبوونەکانی خۆیان ببینن. کۆچکردن دیاردەیەکی ئاساییە، بەڵام ببێتە دیاردا، ببێتە دیاردەیەکی سەردەمیانە، ینی لە قۆناغێ لە قۆناغەکانە بینی ساڵ ئەبێ لە قۆناغێ لە قۆناغەکانە خەڵک ئامادەیە خۆی لەو ئاوادا خۆی ئامادەیە بە هەر شێوێ لە شێوەکانەکە لە گەنج بە تایبەتی لە کۆمەڵی گەنجی هاوڕێمانە بۆ لێمان پرسیوە ئەڵێ زۆر ئاساییە کە تۆ لە ئاوێ بدەی یەکجا مەرگ ببینی، بەڵام نەک هەموو ڕۆژە لە وڵاتە مەرگە بینی. ناومێدبوونی گەنجان هەیە لەم وڵاتە و شتێکی ئاسایی نیە، ینی ئەو کۆچکردنە بە قەنەعەتی من. والله هیچ نازانم وەکو بۆ منە دەست لە پشتی هەبێ، بەڵام وەکو یاخیبوون چی، ینی گەنج داوای ژیانەکە، ینی بە تایبەتی گەنج لە گەنجی ساڵی هەفتاکان ساڵی هەشتاکان نییە، گەنجی ئەم سەردەمە داوای ژیانەکە، ینی پێویستی بەلایەنی تەرفیهیە، ینی گەنج لەم وڵاتە هەست ناکەن ئینسانە. ئەبینین ئەم پرسیارە لە هەموو گەنجان بکەیت تۆ بۆ کۆچەکەیت، ئەڵێ یەکێ لە هۆکارەکان ئەڵێ ئەمەوێ بژێ، ینی یەکێ لە هۆکار ئەساسیەکان لە وڵاتە ژیان نییە، ینی ئەوە ژیانێکی ئاسایی نییە. دیارە دیاردەی کۆچ دیاردێکی نوێ نییە، بەڕاستی ئەو دیاردەیە دوای ئەو جیاوازی چینایەتی کە لە ناوچەکەدا و هەروەها ئەو جیاوازیانەی کە هەیە لە نێوان ژیانی کۆمەڵگەکاندا ئەو دیاردەیە سەری هەڵداوە. بێگومان ئەوەی ئێستاکانش ئێمە بە تایبەتی تر لە سەری قسە بکەین لە هەرێمی کوردستان و عێراق بە دیاریکراوی کۆمەڵی هۆکار هەن کە وا لە گەنج دەکەن ڕێگەیەکی مەترسیدار ببڕن بۆ ئەوەی وڵاتەکەیان بەجێ بهێڵن و ڕوو لە وڵاتێکی نامۆ و بێگانە بکەن. دیارە لەو هۆکارانش ئەوەیە کە ئێمە لە وڵاتەکەماندا بە تایبەتی حکوومەت کە معنیە بۆی کە هەلی کار خۆشگوزەرانی بۆ تاکی کۆمەڵگاکان بڕەخسێنێ، بەڵام بەداخەوە ئەوە نەڕەخساوە و تاکوا لێکراوە بە تایبەتی گەنج بێئومێد بووە و گومان لەوەیە کە لە ژیانی فەراهەم نەبێت لە ئایندەداوە ئەو کێشە سیاسیانە ئەو کێشە ئەمنیانە ئەو شەڕانی کە لە ناوچەکەدا ڕووەدا وای لە گەنج کردووە کە بێئومێد بێت لە ئایندەی وڵاتەکەی. بەڕاستی کۆمەڵی هۆکارگەل هەن نەبوونی زەمانەتی ژیان و خۆشگوزەرانی وای کردووە کە گەنجەکان بیر لەوە بکەنەوە کە وڵاتەکەیان بەجێ بێڵن و ڕێگەیەکی سەخت بگرنە بەر. هەروەها ئەو بێئومێدیە لە گۆڕانکاری بەڕاستی خۆتان بینن ئێمە بە تایبەتی لە هەرێمی کوردستان و ناوچەکە و کەرکووکیش لە دوای ئەو ڕووداوانەی کە لە پرۆسی ئازادی عێراق ڕوویدا خەڵک بە ئومێدەوە ئێڕوانیە کە دەسەڵاتی کوردی کە بتوانێت گۆڕانکاریەکی گەورە بکەوە ببێتە ئومێد بۆ نەک بەتەنها بۆ کوردانی باشوور بۆ کوردانی هەر چوار پارچەکە، بەڵام بەداخەوە ئەو لە چاو ئەو چاوەڕوانی و ئومێدەیان نەبوو و هەنگاوەکان بەو ئاراستەیە ناڕۆن کە خەڵک دڵخۆش بێ بە ئایندەی حکومڕانی کوردی لە ناوچەکەداوە. لە کەرکووکیش بەڕاستی بە تایبەتی تر ئەو بێئومێدیە زیاترە و هیوادارین من داوا لە گەنجانەکەم هیوادارم هەوڵ بدەن لێرەوە گۆڕانکاری بکرێت. لە ڕاستی و کەسانی ئەم شارە بەجێڵن بە دوای هەلێکی تازە و ژیانێکی تازە و بژێوی ژیانێکی تازە و عین بەڕاستی لە دوای ئەمە نەتاگەڕن، هیچ زمانی نییە لەم شارە، هیچ شتێک وات لێ ناکە پەیوەست کا بەم وڵاتەوە بەم شارەوە. دووبار و سێ بارای لێمەوە هەر کەسی ئەم شارە بەجێ بێت لەو بڕواایە ژیانی خۆشتر و باشتر بێت.